gel jüvediri ne bu gel denemo gel vediri mektep göre bu isimler bazıları isimler senin cevabı ne senin دولتی تورکیا هێرشی بۆ سەر شنگال ئەنجام دایەوە لە ئەنجامی ئەو هێرشانەدا یەکێک لە تێکۆشەران و بەڕێوەبەران شەید مەروان وەکو هاوسەرۆکی مەجلیسی شنگال شەید بوو لە شەخسی ئەودا ئێمە مامزەکی و شەید زەردەشت شنگالی و مامسایی شنگالی و تەواوی شەهیدانی تر بەبیر دێنینەوە و سەری ڕێز لە ئاسیانەدا دەدەمێنین ئێمە پێمان وایە ئەو هێرشانە درێژە پێدەری ئەو هێرشانن کە لە 3 2014 لەلایەن داعشەوە کرایە سەر شنگال هەرکەس دەزانێت دەوڵەتی تورکیا یەک لەو دەوڵەتانەی کە زۆرترین پشتگیری داعش دەکا و پشتیوانی داعش بۆ بۆیە ئەم هێرشانەی کە لە دوای داعشەوە دەکرێت درێژە پێدەری ئەو هێرشانن بۆ سەر ئیرادەی خۆسەری و خۆبەڕێوەبەری و ئیرادەی بەهێزی خەڵکی شنگال لەو چوارچێوەیەدا ئێمە هەم ئیدانەی ئەو هێرشانە دەکەن لەلایەن دەوڵەتی تورکیاوە هەمیش بانگ لە کۆمەلگای نێودەوڵەتی دەکەین کە شنگال هێشتا خوێنی لێ دەشۆڕێ ڕێگە بدرێ بە دەوڵەتی تورکیا بەو شێوازە بە بێ سنوور هێرش بکاتە سەر شنگال ئەمە لەسەر ئاسی نێودەوڵەتی مای قوبوڵکردن نییە و هەروەها تەنها دەوڵەتی تورکیا نییە بەڵکو وەک دەزانن ڕێکەوتنێک لەسەر ئاستی عێراق وەک هەرێمی کوردستان و عێراق هەیە بۆ بێهێزکردن و لاوازکردنی شنگال ئێمە پێمان وایە ئەمەش بەشێکە لەو هێرشانەکە دەکرێتە سەر کۆمەلگای شنگال و لە پاڵ ئەوانەشدا دەوڵەتی تورکیا بە تەنها ناتوانێت هێرشی سەر کۆمەلگای شنگالکە بەڵکو دەستێکی ناوخۆ هەیە هاوکار و پشتیوانی دەوڵەتی تورکیایە کە ئێمە بە دەستی خیانەتی ناو دەبین بۆیە هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە هێرشی سەر شنگال دەکرێت ئێمە پێمان وایە لەم کاتەدا ئیرادەی خەڵکی شنگال لە ئاستی هەری بڵندیدایە نە ئیتیفاقی نێوان بەرزانی و کازمی نەهێرشەکانی دەوڵەتی تورکیا و بە پشتیوانی خەتی خیانەتی ناوخۆ و نە ئەو بێدەنگیەی کۆمەلگای نێودەوڵەتی دەتوانێت ڕێگەی ئازادی لە کۆمەلگا و جڤاکی ئێزیدی چاواشە بکایە تێک بدات بۆیە جارێکی تریش سەرساغی بۆ کۆمەلگای ئێزیدی و خەڵکی شنگال دەخوازین ئێمە پێیان دەڵێن خوێنی شەهیدەکان نیشانەی سەرکەوتنە ئیرادەی بەهێزی سەرکەوتنە و چەند جارێکی تریش بینیمان لە کاتی هەڵبژاردنەکاندا هەندێک هێز و لایەن بە لەشکرەوە ڕویان کردە شنگال و چەند جارێکی لەشکری عێراقی ویستیان بچن ناوشاری شنگال کۆنتترۆل بکەن بەڵام نەیانتوانی ئێمە باوەڕیمان وایە ئەم هێز و ئیرادەیە لە خوێنی شەهیدەکانەوە سەرچاوە دەکرێت بۆیە شەید مەروان و شەهیدانی تریش دەبنە هەوێنی سەرکەوتن پێمان وایە جارێکی تر هیچ هێز و هیچ دەوڵەتێک هیچ هاوپەیمانەتی و هیچ ڕێکەوتنێک و بە دەستی خیانەتیشەوە ناتوانێت ئیرادی خەڵکی شنگال بشکێنێ سەرکەوتنیان بۆ دەخوازین وەک تەبگەری ئازادی کۆمەلگای کوردستان خۆمان بە هاوخەم دەبینین لە هەمان کاتیشا خۆمان بە خاوەن لە میراتی شەید مەروان و هەموو شەیدانی تر دەبینین ڕێخستنی خۆی هەیە لەپاڵ هەموو ئەوانەشدا ئیرادەیەکی هەیە بۆ ئازادی بۆیە ئەوەی ئێستا دەبێت